چین و توێژەکانی کوردستان هەر یەکە و بە ڕێگای خۆی بەشدارن لە کەمپینە بەرفراوانەکەی دەستگای خێرخوازی بەخشین بۆ کۆکردنەوە و گەیاندنی هاوکاری بۆ خەڵکی لێقەوماوی غەزە. لەو چوارچێوەیەدا دوو مامۆستای ئاینی لە مزگەوت و دەرەوەی مزگەوت خۆبەخشانە هاوکاریەکان کۆ دەکەنەوە و دەیگەیەنە دەستگای بەخشین وەک دەستێکی ئەمین گەیاندنی بە خەڵکی لێقەوما و ستەم لێکراوی غەزە. لە نوێژی جومعە خەڵکی وامان هەبوو کە پارەی پێ نەبوو ئەگومان مساچمەوە پارە دیێنم هەتاوکنی بە چەندان کەس پارەی لە دیرفانە نەبووتن چۆتەوە لە ماڵەوە پارەی هێناوە هاتوۆتەوە. ئەمە فەزلی خوای پەروەردیگارە. خەڵکێک لە 250 هەتاوەکنی بە وەرەقە کە دایان ناوە هێناویانە ئەلحەمدولیلا بە فەزلی خوای گەورە ئێمە ئەمڕۆ توانیمان زیاتر لە 9 ملیۆن و 300 هەزار دینار کۆ بکەینەوە لە مزگەوتەوە بیهێنین تەسلیمی ئەم برایانی بکەین بۆ ئەوەی بە ئەمانەتەوە ئەمانیش دینار بە دینار درهەم بە درهەم هەمووی لە کاتێکی نزیکە لە کاتێکی زووە بتوانن بگەێنە برسیەکانی منداڵەکان برایانمان خوشکانمان لە ناو کەرتی غەزەیە بە فەزلی خوای پەروەردیگار خوای گەورە ئەجر و پاداشتی هەموو لایەک بداتەوە. دەستگاکان و ڕێکخراوە ئیسلامیەکان هاوکاریەکانی کۆیان کردووەتەوە دەیگەیەنە دەستگای بەخشین و تا بە ئەمانەتەوە بگاتە غەزە. لەو نێوەندەدا ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش لە هەڵمەتەکەدا بەشدارە و بە هیممەتی خێرخوازانی کوردستان دەیەوێت لە ئازارەکانی خەڵکی برسی غەزە کەم بکاتەوە. هەستاین بە کۆکردنەوەی ئەو هاوکاری کە لە بۆ لێقەوماوانی خەڵکی غەزە بەڕاستی لە وەزعی زۆر خراپ و یعنی لەو پەڕی ناڕەحەتیدانە ئێمەش وەکو ڕێکخراوی قوتابیان ئەلحەمدولیلا لە سۆنگەی بەرپرسیارەتی هەستاین بە کۆکردنەوەی ئەو هاوکاری کە زەرورە لە بۆ ئەو خەڵکەی وێندەر لەژێر دروشمی ئەو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئیتەقوا النار ولو بالشق التمرة خۆتان بپارێزن لە ئاگری دۆزەخ ئەگەر بە بەخشینی لە تەخورمایەکیش بی. سوپاس بۆ خوای گەورە خەڵکێکی زۆر بەشدار بوون و هاوکار بوون لە بەخشینی ئەو پارەیە کە ئینشاڵڵا دەگاتە شوێن مەبەستی جێ و مەبەستی خۆی. خوا خێری هەموو لایەکی بنووسی ئینشاڵڵا ئێمەش بەردەوام دەبین وەکو ناوەندی دەوبەری ڕێکخراوی قوتابیان. ئەمن هاتم دەخیلم شکاند بڕی 50,000 تێدا بوو هینام لەو منداڕانی غەزەی زگم پێستان گریانم هات. لەو کاتەوەی کەرتی غەزە تووشی قاتوقڕی و برسێتی هاتووە لەسەر دەستی ڕژێمی زایۆنی دەستگای بەخشین بە هاوکاری خێرخوازان خۆراک و ئازوقا دەگەیەنێتە خەڵکی غەزە و ڕۆژانە لە نێو غەزە ڕۆژەی ئامادەکردنی ژەمە خواردن بەڕێوە دەبات. داواش دەکات خێرخوازانی کوردستان لە هەڵمەتەکەدا بەشدار بن و وەک هەمیشە دەستێکی خێر و بەخشەر بن بۆ بەهاناوەچوونی خوشک و براکانیان لە فەڵەستین و غەزە.